موستی طبطبێن شانسە ئەگەر ئینشاءڵڵا نەچی بنەوە هەر دڵمان خۆشە مهم مشارەکەیان کردووە. لێرە لە فیلادلفیا یاری نێوان فەڕەنسا و عێراق بەڕێوە دەچێت لێرە خێزانێکی کوردمان بینی کە زۆر بە جۆش و خۆشەوە هاتون بۆ سەر یاری عێراق و درێسی عێراقیان لە بەرای سڵاوتان لێبێت. چۆنی خاتن خۆشبی سەلامەت بە درێسی عێراقەوە ماشەڵڵا دەرکەوتووی لێرە خۆشبی سەلامەت هەستێکتەیە چۆن بۆ ئاوەڕیارتاندا بێ بۆ سەر یاری؟ ئەنی خۆشترین شتە ئەلەمی عێراقە بینین لە دەرەوە و خاستن دوای 40 ساڵ کەم نییە بۆ ئێمە هەچیەک بین هەچ فەرقی قەومیاتە نەفەرقی تەوائفە هیچ نییە کە ئەڵەی عێراق عێراقە فەئەو هەستە زۆر خۆشە. باشە ئەم ساڵ ئەڵبژاردەی عێراق چەند یاریزانێکی کوردیاری دەکات تۆ هەستت چییە بۆ یاریزانانە چیان پێڵی؟ فەخریان پێوەکەم کە گەیشتونەتە ئەوە و خاستەن فەخر پیانەکەم چکە هەمویان ئەوەی لە عێراق بوون ئەو ئیمکانیاتەی لەعبەکانی دەرەوە ئەوانەی لە عێراق نییانە فمن فەخریان پێکم بیبنەوە نەیبنەوە ئەوانە بۆ ئێمە فەخرن جێگای فەخرن و زۆر زۆر دڵم خۆش. چیەکەی بۆ یاریەکە ئەمڕۆ؟ لای خوا دوور نییە هەمووستی طبطبێن شانسە ئەگەر ئینشاءڵڵا نەچی بنەوە هەر دڵمان خۆشە مهم مشارەکەیان کردووە و هاتوون گەیشتونەتە ئەم مەرحەلەیە زۆر زۆر مهمە بۆ ئێمە. زۆر باشە کوڕەکانش لەگەڵ تا حەزەکەم لێ دوانی ئەوە سڵاو لێ چۆنی باشە بژیت ئێمە وەڵی لە کەنەداوە و لە دووبەیە و لە لەندەنەوە هەر هەمومان بژی زۆر سپاس. درێسی عێراق کردووە هەستەکە چۆنە ئەکید فەخرە بۆمان ئەکید لە ئەمریکا و عەلەمی عێراقمان پێبێ و لە هەموو شارەکان پێشەمەیە لە بۆستن بووین دوای هاتین بۆ فیلادلفیا بۆ میاریە ئەکید پێمان خۆشە لەگەڵ عێراقی تر عەرەب کورد موسلم مەسیحی هەموو بەیەکەوەین بۆ عێراق و بۆی بۆ منتەخەبەکە دایما. یاریەکەی بەرامبەر نەرویجش لەوێ بوونا ئەی هەستت چۆن و 4 گۆڵی لێکرا عێراق؟ وەڵی بدایەتەکەی باش بوو دوای شەوطی دووهەم زۆر باش نەبوو مستەوا دابەزی نەرویجیش ئاسان نییە ئەکید فەرێقێکی بقوتن و ئینشاءڵڵا یاریە باشتر بێ. ئەمڕۆ هیچ پێشبینیەک هەیە کەیباتەوە؟ والله زەحمەتە تعادل بین باشە تعادل بین زۆر باشە باشە باوانش قسەم بۆ بکەن تۆ تەسەووری چیەکەی بۆ یاری؟ ئەیبینەوە ئەی تۆ؟ والله ئینشاءڵڵا بیبینەوە زۆر حەزەکەی ببێنەوە؟ والله چی یاریزانێکی عێراق قەناسی چی حەزەکەی کێ گۆڵ بکە؟ والله حمادي جول بكا ايمن حسين جول بكا هيك بس با جول بكين جول دو جول سي جولش ببينين العراق باشا سەکانە خۆش بێ زۆر بەس شتێکتان پێڵم ئەمە خۆی ئیشی پرایڤت ئەیجنتی هینی طبطبێنە نانا زۆر ئاساییە لە چیای لەگەڵ یاریکەرەکانی ئیشەکەین لەگەڵ ئەیمن حسێن و یاریکەرەکانی تر ئیشەکەین سەرکەوتوبی جۆرنەڵزم فۆتۆگرافی لە ئەنگلتەرا ئەو تۆ ڕۆژنامەنووسی فۆتۆگراف بڵێ الحمد لله لە جامعەیە کۆمیونیکیشن لە کەنەدا ئەبیش هەموو یعنی شتەکان یانی ئینشاءڵڵا بەرەو سەرکەوتووە بن و ناوی عێراق بەرزەکەنەوە ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ ئێوە.